دوای ئەو نرخە زۆرەی کارەبای پرۆژەی ڕووناکی ناڕزایەتی و نیگەرانی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕینی لێکەوتەوە. هاوڵاتیانی گوندەکانی دۆڵی شاورێ ڕژانە سەر شەقام بە کۆی دەنگ پێوەرە زیرەکەکانی کارەبای پرۆژەی ڕووناکیان لێکردەوە. وەک خۆیان دەڵێن نرخی کارەباکە زۆر گرانە و ڕەتی دەکەنەوە. ئەمانە قبوڵمانە ئەو کارەبا لە سەرێمە زۆر گران دەکەوێت پێویستمان پێینە لەبەرەوەی ئەوە قۆڵبڕینی خەڵکە پێوەری قۆڵبڕینی خەڵکە نەک پێوەری ئەمە بەڵێ پێوەرەکانی دەکەن شەوی ڕابردوو هەموو دانیشتوانی دۆڵی شاورێ لەو مزگەوتی دارەبان کۆبوونەوەمان ئەنجام داوە بە کۆی دەنجی دانیشتوان بە کۆی خەڵکی دۆڵی شاورێ بڕیارمان داوە یەک پێوەر لەو سنوورە نەمێنێت. دەبینەکرێت چه حکومەتی بەڕاستی حکومەتی بە عەزنیە ئەنفالی سێمی پێ نەکرا بەڕاستی من پێم وایەوە ئەنفالی سێمە گوێت لێیە حکوومەت نییە دەستی ناوەتە قڕقڕۆکەی خەڵکی بینە قاقای خەڵکی گوێت لێیە وەرە ئاوت دوو قیمەتە کارەبات دوو قیمەتە وەرە خەڵکێنە هەچی خەستەخانەیە کردوێت تایبەت وەرە یعنی چماوە لەو کوردستانەی بەڕاستی دڵی خۆی پێخۆشکەی نەوەڵڵە ئەستان لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە بەرژەوەندی گیرفانی خۆیانە. هەر لە چوارچێوەی ناڕەزایەتیەکان بەشێک لە چالاگوانانی ڕانیەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دەڵێن لا داواکاری گشتی سکاڵایان لەسەر پرۆژەی ڕووناکی و بەرپرسانی تۆمار کردووە بەهۆی زۆری نرخی کرێی کارەبا دەژڵێن لە ئەگەری وەڵام نەدانەوەیان کاردانەوەی تریان دەبێت. ئێمە وەکو ئەنجومەنی چالاکوانانی ڕاپەڕین کە لە ماوەی ڕابردوو خۆمان ڕاگەیان ئەمڕۆ هەستاین بە تۆمارکردنی سکاڵایەکی یاسایی لە داواکاری گشتی لەسەر بەناو پرۆژەی ڕووناکی کە نرخەکان زۆرن و بۆمان ڕوون کردوێتەوە لەسەر کەمکردنەوەی نرخەکان چاوەڕێی سکاڵاکەین و چاوەڕێی وەڵامەکەشین ئەو کاتی دەنا بۆ ڕای گشتی ڕوونکردنەوە دەدەین و هەڵوێستی خۆمان دەبێت. ناڕەزایەتیەکان تا دێت فراوانتر دەبن لەسەر گرانی نرخی کارەبای پرۆژەی ڕووناکی لە دەڤەری ڕاپەڕین دوای لێکردنەوەی پێوەرەکانی کارەبای پرۆژەی ڕووناکی لە دۆڵی شاورێ هاوڵاتیانی ناحیەی سەرکەبکانیش بڕیار بوو هەمان کار بکەن بەڵام لەسەر بەڵێنی بەرپرسانی سنوورەکە تاکو و دوای پێنجی سێ مۆڵەتیان پێداون ئەگەر کێشەکە چارەسەر نەکەن ئەوانیش پێوەرەکان لێ دەکەنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.